دیارە بە بەرنامەی حەکیمانەی مەڵبەندی خانەقین یەکێتی نیشتیمانی کورسان و ئیداری خانەقین وابوو لە خانەقین هیچ کێشەیەک دروست نەبوو، نەکەس دەستگیری کردیان دەست درێژی کریا سەر هیچ ماڵێکی هاوڵاتی لە ناو شاری خانەقین. ئەوە دیارە کارێکی زۆر باش بوو. دیارە هەر لەو ڕۆژەوە هەتا ئەمڕۆ نزیکەی 16 کۆبنەوەی جیاجیا ئەنجام دراوە لەگەڵ بەرپرسانی دیالە و بەرپرسانی وەزارەتەکانی دیفاع و داخلیە کە هاتوون بۆ خانەقین، بەڵکو نوێنەری هادی عامریشە. هەر بۆ دەسەڵاتی یەکێتی کە لەم ناوچە هەیە سەرجەمیان هاتوون لە مەڵبەندی خانەقین، ئەگەر لە قایمقامەتی خانەقین لەگەڵ وەکو نوێنەری یەکێتی نیشتیمانی کورسان لەگەڵ بەپەرسی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کورسان کاک شێرخۆ دیارە دانیشتوون و کۆبنەوەکان و ڕوونکردنەوەکان و هەموو خاڵەکان خراوەتە بەردەستیان. دیارە ئێمەیشە وەکو حکوومەتی کوردی لە ناوشاری خانەقین گلەی ئەوەمانە بووە بەهۆی ئەوە پێشتر ئێمە هەموو دەسەڵات و هەموو وردەکارەکان و چ ئەمنی و چ خەدەمی بەدەستی خۆمانەوە بووە. دیارە قابلی ئەوە نەبووە کە ئەوان بە تاقوتەنیا بێن لە خانەقین و بەڵکو لە جلەولا و قەرەتەپە و جەبارە و لەو ناوچانە حکمی خۆیان بکەن. ئێمە ئێستا لەسەر ئەوە ڕێکەوتوین ئاسایشی خانەقین، سریی هێزی تایبەتی خانەقین کە پێشمەرگەی وەزارەتی پێشمەرگەن ئەوان لە خانەقین جێگیرن. مەفرەزەی مروری خانەقین نزیکەی 180 مرور دەبن کە هەمویان لەسەر هەرێمن. ئەمە هەمویان دەست بەکارن، ئیشی خۆیان دەکەن، لەگەڵ ئەوەیشە بەرێوبەرایەتی پۆلیسی خانەقین کە هەمویان بەرپرسەکانیان کوردن و خەڵکی خانەقین و خەڵکی ناوچەکەن، ئەمانیش بە هەماهەنگی لەگەڵ دیارە تایبەت بە ئەو ڕێکەوتنێشە کە کرا. دیارە هەندێک خاڵ و وردەکاری تری پێوە بووە لە زمنی ئەو هێزەی سوات کە لای قەپانەکە هەیە لە دەرەوەی خانەقین، ئەمانە هەمویان لە خانەقین دەربچن بڕۆنەوە سەحب بکەن و تەنسیقێکی زۆر باشتر بکرێتن لەگەڵ ئیدارەی خانەقین و مەڵبەندی خانەقینیش بۆ پێشتر. لە خانەقین ئەتوانم بڵێم ئەتا ئەم دەقە ئارامترین شارە لە ئاستی دیالەیشە. لەلایەن وەزیری داخلیەوە و چەندین بەرپرسی باڵا لەگەڵی هاتوبوو بڵێنی ئەوەی داوە سەرجەم هێزە جیاجیەکان هەمویان سەحب بکرێن، ئەو هێزە گەورەیشە کە سواتە هەیە لە لای قەپانەکە ئەوانی سەحب بکرێن. من دڵنیام وەزعەکە هەفتەیەکی تر بەرەو ئارامتر و باشتریش ئەڕواتن.